ئەمڕۆ گردبوونەوەیەک پێک هاتووە لە هەموو ڕێکخراوەکان و کەسایەتی و کۆمەڵگەی مەدەنی دژی ئەو داگیرکاری و هێرشکاریی تورکیا، دژی تۆپبارانی ئێران، دژی تیرۆرکردنی چالاکەوان و ڕۆژنامەنووسانی سیاسی، بەڕاستی دژی هەموو کاولکاریە کە لە هەرێمی کوردستان و لە هەر چوار پارچەکی کوردستانە ڕوو ئەدات. ئەم بەیاننامەش بەیاننامەیەکی گشتیە کە لە با بڵین فکری هەموو ڕێکخراوەکانە ئەوانەی کە بەشداری ئەم گردبوونەوەیان کردووە، با بە یەکدەنگی نێوانمان تیرۆری ئازادی خوازان ڕاگرین. لە سایەی بێباکی ئەم سیستەما حکومڕانەی لە باشووری کوردستاندا هەیە ڕۆڵە شەرەفمەند و ئازادی خوازەکانی گەلەکەمان ڕۆژانە ڕوبەڕووی هەڕەشەی تیرۆر و لە ناوبردن دەبنەوە، ئەمەش لەسەر دەستی دەستگای هەواڵگری و سیخوڕیەکانی داگیرکاری کوردستان کە بە شێوەیەکی پلاندا ڕێژرا و چالاکەوانە و بێباکانە سڵەمینەوە و بە ڕۆژی ڕووناک دەستیان داوەتە تیرۆری ئازادی خوازان وە شۆڕشگێڕانی پارچەکانی تری کوردستان و ڕۆژ نییە هەواڵی مەرگ و تیرۆری ڕۆڵەیەکی بە ئەمەکی گەلەکەمان نەبیستین. مێژووی ئەم سیستەما حکومڕانیان پڕێتی لەم جۆرە تاوان و کارە تیرۆریسیە بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکەوانی سیاسی و مەدەنی و ئیتر چ بە دەستی داگیرکەرانی کوردستان بێت یاخود بەدەستی خودی هێزە دەسەڵاتدارەکانی باشوور بێت. تەنانەت دۆخەکە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار و گەڕ ڕێی پێ نەگیرێت، ئەوە دەستی تیرۆر دەگاتە هەموو کەسێکی خاوەن کەرامەت و ئازادی خواز، ڕۆشنبیران، چالاکەوانان، ڕۆژنامەنووسان، لاوان، ئافرەتان، خەڵکی ستەمدیدەی کوردستان، داگیرکەرانی کوردستان بە تایبەت تورکیا و ئێران دەیانەوێت لە ڕێی ئەم هەڵمەتە تیرۆریەوە بە تەواوەتی دەنگی ئازادی خوازی و نەتەوەیی لای گەلەکەمان سەرکوت بکەن تاوەکو زەمینەی داگیرکاری و کۆمەڵکوژی و سەر هەرێمی کوردستان خۆشتر بکەن، بێ هەڵوێستی و بێباکی هێزە دەسەڵاتدارەکانی باشوور و حەقیقەتە پشت ڕاست ئەکاتەوە کە ئەوانیش هەماهەنگن لەسەر بەڕێوەبردننی ئەم هەڵمەتە تیرۆریە و لە پێناو بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی ڕۆڵیان هەیە لە کۆمەڵکوژیکردن و خەڵکی بەناموس و شەرەمەندی گەلەکەمان. بێگومان ئەم سیاسەت و هەڵوێستا مایەی قبولکردن نییە و پێویستە گەلی ئازادی خوازی کورد ڕۆڵە ئازادی خواز و شۆڕژگێڕەکانی گەلەکەمان تیرۆر و هەڕەشە کوژی بکرێن. ئێمەی لایەنە سیاسی و گروپ و دەستە و ڕێکخرا و کەسایەتی لە چوارچێوەی هەماهەنگیدا بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین کە بە هەموو هەوڵێکمانەوە دژی ڕەفتارە نائینسانی و دژمنکارانەی داگیرکەرانی کوردستان و هاوکارەکانیان ڕادەوەستینەوە و تیرۆری ستەماتیکی ئەوان مەحکوم و شەرمەزار دەکەین. لەم چوارچێوەشدا ڕای دەگەێنین کە لە ڕۆژانی ئایندەدا چالاکی جەماوەری بەرفراوان ئەنجام دەدەین و هەموو بە یەک دەنگ بەرەنگاری تیرۆری داگیرکەران و هاوکارەکانیان دەبینەوە و بێ هەڵوێستی و بێخەمی دەسەڵاتدارانی باشووریش ئەخەین نەژێر بەرپرسیارەتیەوە. هاوکات گەلەکەمان لە پارچەکانی تری کوردستان داوای هەڵوێستی لە پارتە سیاسیەکان دەکەن. داوا لە سەرجەم لایەن و ڕێکخراوە مەدەنی و کەسایەتی و خەڵکانی ئازادی خوازانی هەر چوار پارچەی کوردستان دەکەین هەمووان بەشداری ئەم چالاکیە جەماوەریە بن و هەموو پێکەوە خاوەنداری لە خەڵکە شەرەفمەند و شۆڕژگێڕەکانی کوردستان بکەین و دەستی تیرۆر لە هەرێمی کوردستان ببڕین. نەفرەت لە تیرۆری داگیرکەرانی کوردستان و هاوکارەکانیان نەمری و سەربەرزی بۆ شەیدانی دەستی تیرۆر بژی ئیرادەی ئازادی خوازی گەلەکەمان سەرکەوتوو بێت خەباتی ئازادی لە هەر چوار پارچەی کوردستان. ناوی لایەنەکانی بەشداربوو تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان، حیزبی شوعی کوردستان، کۆمیتەی پارێزگای سلێمانی، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان ئێران، ڕێکخراوی ژنانی ئازادی خوازانی کوردستان، گروپی هەنگ گەنجانی وڵات پارێز، گروپی ئاسۆی نوێ، یەکێتی لاوانی کوردستان لە قسلێمانی، کۆمەڵی ئافرەتانی کوردستان لە قسلێمانی، یەکێتی گشتی قوتابیانی کوردستان، ئەنجومەنی سلێمانی، دەستەی دەستپێچخەری کۆنفراسی نیشتیمانی کوردستان، ڕێکخراوی ڕۆشنبیری و وەلیدیاوانە، ڕێکخراوی نیشان بۆ هۆشیاری تاک، لیستی پیشەیی مامۆستایان لیژنەی سلێمانی، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان، دەستەی دژی تیرۆر و
داگیرکەران 22/9/2021